ساڵیادی ناپاشەشی مێژووی گەورەیە. ئەوڕۆ ساڵیادی ناپاشەشی مێژووی گەورەیە ببوورن ئەوەیەک پێم باش بوون دە قسە و باس لەسەر ئەو ناپاچێ بکەم ئەو زانیاریانەی نەبیستراوە هەندێکەیە نەبیستراوە لای ئێمە گرنگە بەعز بکرێت باسش دەکەین. ئەو شەڕەدەوەی ئێستا دوێنەیەکێتی جێگای پرسیارە هەڵبژاردنە ئیتر هەر کەسە دێ قسە و باسی خۆی دەکا و جەماوەرەکەی خۆیان هان دەدەن، بەڵام ئێمەدا 27 ساڵی ڕابردوو هەر یەک دوو ساڵێکێتی ساڵیادی سوێکی ئابی کردەوە تا ئاشتەوای دیار ئەمە ناڵێن کە دەبتە ئاشتەوای بە هەمان هەناسەی شەڕ، بەس ساڵیادەکان زۆر جار نەک ساڵیادەکان تۆ وەرەسەی کە بە سەدان کەس لەو شوون بزر کرایە لە زیندان بوونە. ئەزان هاوڕێیان یەکێتی 7500 کەسی لە سوێکی ئابتاوە هێوەربوونەوە کەوتوتە زیندان لە یەک ڕۆژ لە بۆ دەیان ساڵ کەوتوتە زیندان بەس لە هەولێرێ بەدوا چوون بۆ ئەو کە یەکێتی ئەو فشانە مەکە. بەهەرحاڵ هاوڕێنەوەی دەکرێش ئەوەیە هاوڕێیان ڕووداوی سوێکی ئاب ڕووداوەکی زۆر گەورەیە بە هیچ هێزێک ناشاردرێتەوە ئەو بەدەلیل ئەوی وەختی خۆی ئەمریکا تەدەخولی کرد و قەزیە بووە قەزیەیەکی میدیایی جیهانی و بەعز بوو ئەو دەمی وەکو ئێستا نەبوو. ئەو کات بەعز وەکو دوشمنی پلەیەکی خەڵکی کوردستان سەیر دەکرا پێچەوانەیە ئێستاکە کردیە نۆرمال هەر ماڵی بارزانی و یەکێتیش جەرا تاڵەبانی بڕوا بکەن هەر ڕاست کردیانە دۆسیەکی بەشیان ئەوەندە خەریکە شیرین بی هەم لە ڕقان هەمیش لەوەی ئەو هەموو بەعسێ دێتە هەولێرێ و عزە دووری لە هەولێرێ دەمری و دەرێنیان دێت ئەو بەبەردەوام دەبی و لایەکی گەڕەکاندرایتە خزمەکانی ماڵی بەعسیەکان و سەدام و ئیلا ئاخیری. ئیتر بووە بەعز خیانەتەکانیش ئەوەندە زۆر بووە هاوڕێیان ئەوەندە زۆر بووە هەموو ڕۆژێک بوویتە سوێکی ئاب بڕوا بکەن هەموو ڕۆژێک ئێستا سوێکی ئابە. هاوڕێیان بەرلەوەی بچینە سەر سوێکی ئاب چ بوو کو سوێکی ئاب دروست بوو زۆر گرنگە وە جیلێک نەوەیەک لە ناو کورت پەیدا بووە ئەگەی لە هەموو وردەکاریەکان نییە کە گرنگە ئێمە لە بۆیان باسکەین بە بیریان بینەوە هەتا لە نێوان خۆشمان هەر یەکەمان ببورن بەشێک شتمان لە بیرمایە کە گرنگە هاوڕێیانەوانە تەزیل تۆمار بکرێ لۆ مێژوو هاوڕێیان هەر لە نوتویەکەوە بەرەی کوردستانی چون گفتوگویان لەگە سەدام کرد دوای گفتوگۆکە بە ویژدان بڵێن هەموو حزبەکان پچران جگە لە پارتی بەردەوام بوو ئەو پەیوەندیەی نەپچران. ئەوەی کەم دەمەوێت لەو زانیاریانە دیارە بە هەمومان دەمازانی پارتی هەر علاقەی مایە بەس مەسەڵەن وەکو دوکۆمنتاری وەکو بەڵگا بەبرێم ناو وەکو ئەوە پارتی بارزانانی ئەو شتانی من دەڵێم ڕاست دەکەم بەس بەڵگەی لە شێ بینیم فیلمی ڤیدیۆیی شتێک ئەوە وەختێک کە پارتی بڕوخێ بەخێر بێن ناوڕیان بەخێر بێن هاوڕێیان من هەر ویستم لە زیاتی ئەوەی تەزیل بکرێ هەر یەکسەر ڕاستە خۆ بکەم و ئەو ڕۆسویەکی ئابە ڕۆژێک شومە وەکوم ڕۆژەکان بە هیوام خیانەتەکان هەمووا گەورە بکرێ ببتە مێژوو هەرچەندە ئێمە هەر چەند گەورە دەکەین خیانەتەکان هەر بەردەوامە بەس هەر نابی کۆڵ بدەین. هاوڕێیان لە نۆتیەک بدواوە کە پارتی تەنسیقیەوە بوو لەگە بەعس نەیبڕی و دروشمی ئۆتۆنۆمی لە هەڵبژاردنی نۆت و دوش پارتی کۆتایی پێ نەینا بۆ زانیاریتان هەتا مەسعودێکێک لە ختابەکانی بوو ئەڵێ لە ئۆتۆنۆمی زیاتر هیچ کەمان ناداتە سەدام ئین تەسەوڕ کە من باشم نەبیرە ئەو گوتارانە چکۆ ئەو کات وەکو ئێستا چاودێر بوون ئەو بوو شتەکان هەموو لە هێزرمان مایە نەیان شارتەوە بڕۆوە ئەرشیفەکانیان دوکۆمنتەکانیان ئەوە تازە بزر نابی بە هەر حاڵ بەردەوام بوون پارتی لە پەیوەندی لەگەر بەعس هەتا لەسەر هەڵکردنی ئاڵا و
ئەوانەش لە پەرلەمان ئەگە بێتانەوە بیرمام ڕۆستەم و فرانسۆ حەریری و ئەوانە بە شەڕهاتن بۆ هەراهۆریایەک لە پەرلەمان هەتا لەسەر ڕسمی مەلا مستەفاش یعنی کۆمەڵێک شەڕ بوو ئەو بەر لە شەڕی ناوە خۆی بەزیانی پارتی دژی ئاڵا بوو بۆ زانیاریتەن ئەستا خۆی دەکاتە شانازی وەخت خۆی زدی ئەو ئاڵا و ئەو شتانە بچێتیش بدایەت ها بۆ زانیاریتان بارگای پاسۆک چونە سەری بە ئاڵای کوردستانە لە هینا خوارێ هاوران نۆتیەک بە دواوە پارتی گوتم پەیوەندی نەبچڕی لە ڕێگای ئازاد بەرواری تاعەن ئازاد بەرواری جێگیری ئەوە بوو دەتوانین بە کەریم سنجاری لە ڕێخستنی تایبەت بوو ئەو کات پاراستنی پێ نەدەگوترە ڕێخستنی تایبەت ئازاد بەرواری مشریف بووە کەریم سنجاری سەرپەرشتیار بووە سەرپەرشتیاری ڕقەم یەک بووە ئەوە مشریف بووە ئیتر کەریم ئەوە مەسعود بارزانی ئازاد بەرواریم خەوەڵ کردێکە زۆری خۆشتوێ ها لەبەر ئەوەی وەک کادرێکی مخلصیانەوە کابراژی زۆر ساقیتە ها ئازاد بەرواری بەو پیری خۆت ئای ئیلاهی چەند نێنیت لەک نەمەیە ئی مەسەلەی ژنان ڕۆژێک دادەی هەموو ئەو شتان بازەکەن ئەزت چ فعلی قۆڕتێ ئازاد بەرواری کورە بۆ پیری وازە ژنان بینە بەهەرحاڵ هاوڕێیان پەیوەندی لەگەڵ بە ئەمن هەبووە کادرێکی ئەو پاراستن وەکو وتم مشریفی پاراستن بوو ئەوش لەگەر مدیری ئەمنی مووسڵ مدیری ئەمنی مووسڵیش لەگەر ئەمنی عامەی بەغدایە تەنسیقیان هەبوو هەموو ئومور و تەمشیاتی پارتی کوێسە لە بۆ لەگە تورکیایە وەختی خۆی لەگە عێراق بوو لەگە سەدام بوو ڕژێمی بەعس بوو داواکەیان نەبتڕی بەس قسەک نهێنی بوو لەبەرەوەی زۆر دەوەسمە ئەوە بوو لەو سەردەمدا بەردەوام بوون ئیتر ئەو بوو بۆ شەڕی ناوەخۆ لە شەڕی ناوەخۆ بەداخۆ کارەسا زۆر ڕوویدا کە من نامەوێت بێمە سەری ئێستا کە بازە سوێکی ئاب دەکەین ئەوە لەو ڕۆژانە بەڕاستی سەرنج بڵێم کۆمەڵکوژێکی یەکێتی بەدەستی جەبار فەرمان لە گوندی شەمیران لە سێزەی دەینەوە حەوت بەڕاستی کارەساتە بۆتان باز دەکەم بەڕاستی کارەساتە چ کارەساتێکە یعنی نوێیە لە بە هەندێکم کەس دەزانی ئەو شتانە هاوڕێیان مانجی ئۆگوستی پارتی وەزعی زۆر شەڕ بوو یەکێتی تەنسیقی لەگەر بەعس کرد تەنسیقەکەی بە ئاشکرا و بەهێز کرد دەبێ بڵێم ها یعنی ئەمە لە کوردستان بوون چەند مانگێک پێشترێ دەبابە و شەوان لە شەڕ و شت یەکێتی بانگەشەی دەکرد کە دەبابەی بەعس دێتن لەگەڵ پارتی هجوم دەکا و دەگەڕێتەوە ینی ئەوە بوو بە شەوان دەیان کرد نەک بە دزی پارتیش گوت زۆر خۆش بوو نوکتەکەی ئەوەندە گەورە و درۆزمانە بوو دەیگوت وەڵایی ئەوە تار ئەوە هەندە مەشهور بوو هاڕاناوە دەیانگوت وەڵا هەندە مدەڕع و دەبابەمان لە ئوکرانیا کڕیا ئەوان ئەو دەنگە ئەو شتانە کورە باوە لە ئوکرانیا بەچ دەگاتە هەولی مەسیفی بڕوا بکە لە کۆبنەوەی حزبەکان کە چوونەگە مەسیف دادنیشتن پێیان گوتن فرانسۆ عەریری و پاردی لە ئوکرانیامان کڕیا 6 مانگ معاشی پێشمەرگەی نەکبەتیان نەدەدایان گوت مدەڕع و دەبابەمان لە ئوکرانیا کڕیا هیچ شتیار نەبوو هیچ دیار نەبوو 6 مانگ موچەی ئەو چەکدارانەی خۆیان نەدەدا ئەوە بەناوبانگە دەتوانن بپرسن لە خۆتان ئیتر 17 تەمووزم بەخۆم یانی چەند جاریت کە هەم لەوەی کە چین بابەتەکەم نووسی بوو چەند 10 ساڵ لەبەوە بەر لەسەر سوێکی ئاپچ بووە بەخۆم شەوان ماڵمان نزیک لەگەڕەچینەوە ڕۆز بوو کات جێمان لێ دەبوو جێمانە زنجیری دەبابە دەبوو لە وەختی شەودا داهات هجووم داهات کۆدەمی چۆلەوانیش بووان داوە زایدەن شەو بە ئەوەیەتی بە هێمنی دەنگ زۆر دەڕوە زیڕەی زنجیر و ئەوە بە ئاشکرا جێمان لێ دەبووە ئەمە لە سەربانی شەڕەکان بەوە بوو پارتی تەنجی پێڵچێندرا بچێتی لەگە ئێران تەنسیق کرد ئەو کات ئەو خەبەرانە زۆر بڵاو دەبەوە دەیانگوت جەرا تاڵەبانی گوتی بەردەکەم هەرگرتی یان بە تەپی سەرچی خۆمی دادا دەمیان بە تەپی سەرچی مەسعودی و فعلان بە تەپی سەرچی خۆی و هەموو کوردی دادا لەگەر ئێران بە ئاشکرا تەنسیقی کرد ئێرانی هینا سەر پازدار خیانەتەکی گەورە بوو هێنا سەر پازارێک 2000 چەکدار بەسجدی چی کرد یانیان دەشتێ بە ئەمانەتەوە هەمومان ئەم بۆ خۆم چوم لەگەر ئەو ئاوارانەی کوردی ڕۆژهەڵات بەشدار بووم کە هێنانە عەنکاوە
لە ئەنکاوەی ئەمە لەگەر ئەم ناو کات کارمەند بووم لە تەلەڤیزیۆنی ئازادی و کەسێکی سەربەخۆ 22 کەس بووین بڕاوکە 17مان سەربەخۆ بووین. پێنجیان حزبی بوو ئەو شتێکی جوان بوو لە حزبی شوین دۆکرا خەڵکی سەربەخۆش بووین لە تەلەڤیزیۆنەکەی ئەوانی سوودیان لە تاقەی ئێمە ماناوەرەگرت. بەهەرحاڵ چون دوو جار من چووم لە ماوەی چەند سەعاتێکدا جارێک لەگەر کاک هادی مەحموود بەفروشتمان لۆکردن ئەو سکرتێریە حزبی شوێنی هاوینەژی زۆر گەرم بوو ئاخری زەمان بوو بڕوا بکەن یعنی ئەو بە هەزاران ژن و منداڵ لە مەکتەبەک لەو گۆڕی فرێدرا بوون منداڵە گریا ژن ناڕێک بوون جێ نەبوو گەرم یعنی ئینسان ئەوە دەبوو چاوی پێ دەکەم من ڤیدیۆشم هەبوو بەداخەوە تا چەند ساڵ لەمە بەرفەوتە ئەو ڤیدیۆشم مابوو کە لە دیدارم لەگەر چەندین کەسی دیموکرات کرد ئەو کوردانی ڕۆژهەڵات لەوێندەر کارە ساتەکە خیانەتەش بوو بەڵام یەک پۆزەتیڤە بوو یەکێتی پێشترێ ئاگاداری دیموکراتی کردبووە بڕۆن ئێران دێتە سەرتان هێزەکی زۆری ئێران هات بە شەو هات بە چوار قوڕنا و وابزان ڕانیە و لەوێندەر هات بوو هەندە تۆپیان بە کۆیەوە نا کەسی لێ نەبوو فواد مەعسووم یعنی ئەو دەمین باسیەکەیان فواد مەعسووم هاتیە چۆ پێی گوتی کاکە بڕۆن پانسی خەچی وامان کردی و بڕۆن ئەزدایان گوت هاوڕێیان هاشم ڕەفسەنجانی ئەو دەمی باڵا دەست بوو لە ئێرە نازانم چ دەگوت ئەو تاڵەوانە زۆر قەحپەی سیاسیە ئەوە مەشهورە بڕۆن بپرسن گوتی لەولایە بەمەی گوتیەوە دیموکراتدا لەولایە چۆلی کردیە یعنی لەسەر بەس بەهەرحاڵ ئێران لە پای ئەو خزمەتەی هەر لە ڕووی معنەوی و خیانەتەی تۆپبارانی سەر سنوورەکانی کردووە و حاجی عومەرانە ئەوە گورزەشی زۆر گەورەیان لە پارتیدا بیرمە پارتی لە ئێزگە و تەلەڤیزیۆنەکانی ئەو کاتی کردی هەراو هۆریایە کە تۆپبارانی حکوومەتی ئێران و خەڵکێکی زۆر لێ شەهید کردینە ئیتر تەنگ بە پارتی هەرچنە لەولا لە زیارەتی جەبار فەرمان گەیشتە بن سەری ڕەش لەولا لە خەتی چیای سەفین و شەقڵاوەیەکێتی هاتە پێش زۆر هاتە پێشەوە بوو لە زیارە سەید کەریمی پاسۆ کوژرا لەوە بوو لە شەقڵاوەی وەستا فەتاح کە کاویرێکی ئاش بوو ئاڵای شۆڕش بوو بەگە پارتیکەت بوو کوژرا حەسەن نەجار کوژرا من کۆمەڵێک سەرکردەی دیاری پارتی لەو شەڕانە کوژان و تەوقی مەسیف کراوە مەسیف بەرەو ئینهیار دەڕۆی بەڕاستی یعنی سەری ڕەش بەرەو ئینهیار دەڕۆی لەوەی بۆیە پارتی 2 هەفتە پێشتری هاوڕیان بۆ زانیاریتە بەلای کەم 2 هەفتە ئەوی ئەمە زانیتم 13 و 14 بوو ناگەیشتە 15 وەفدەکی پارتی بە سەرۆکایەتی بەبرێم 2 کەس سێ بوون وازام یاندونە تاکید نیم بەڵام ئەو سەرچاوی گوتی ئازاد بەرواری فەلەکە دینکاکەی 2 کەس بوون چوونە لەگە سەدامی دانیشتنەوە و مۆسرەکەیان پێگوتیەوە کە ئێران لە پشت ئەو شتەیە و فریای پارتی نەکەون پارتی هیارەکە و دەدۆڕێ و بەرەی ئێران سەر دەکەوی ئەو دەمی وا بوو سەدامیش مدیری مخابەراتی گشتی ڕەوانی لای مەسعود بارزانی کرد بوو و چوبوون لە ماڵی مەسعودی دانیشت بوون وایە نەپاراستنەکان چوبوو لە ماڵی مەسعود بارزانی دانیشتنیان کرد بوو ئەزەم تاهر حەبوش بوو ناوی تاهر حەبوش جا مەسعود لە ناو خەڵک و سەرکراوتی خەزورم هاتیە کەس نێتەکردم زۆر نهێنیە تاهر حەبوش خەزوریتی بەهەرحاڵ لەناو ئەوڕێ ئەوشتانە بڕوا بکەن دەقیقە پارتیەکان دەزانم دەقیقەیانە مشکلە نییە کۆیلەکانیان بڵێ وانیە و ئەتو لە چێ ئەو زانیاریانە دەزانی کاکە وەڵی پارتی ئەوها گەندەڵ و داڕماوە چێتیش هەموو ئایب و ئارەکانیان کە تەبەردەست خەڵک هەمووی کەس لەگەڵیان نمایە لە ناو قوڵای خۆیان ئەو زانیاریانە دەدرێتەمە تا ئەم بەس شتی سیاستە ئێستا باز دەکەم بە هیوام ئەزیەتمان نەدەن ئەزیەت چێ ینی بێتاقەتمان نەکەن دەست لە بۆ زۆر کەیسیت کە بین کە زۆر شتمان ئاگادەیە و ئەمە خەڵکەی ئۆپۆزیسیۆنین ڕەخنەی خۆمان دەگرین بە زۆر بەڕاشکاری هاوڕێیان تاهر حەبوش و مەسعود بارزانی دیداریان کردی 2 هەفتە بەر لە سویەکی هەموو شتەکان ڕێککەوتینە پارتی وەختی خۆی زۆر حێزێکی منەزەم بوو ینی لە ڕۆژ ڕێکخستنەوەوانە هەموو هەفتەی پێنجشەمان کۆبنەوەی مەکتەب سیاسی هەبووە مانگانەش کۆبنەوەی سەرکردایەتی خۆی هەب کردیە لەوێ بڕیار دەدرێنە حزب گفتوگۆ دەکرا
تەسەورکەن ڕۆژی پێنجشەممان بوو کۆبوونەوەی کردیە شەممە سیوێکی ئەب بووە کەس نەیزانی هافریم حزب کەس نەیزانیە بەس مەسعود ڕەنگ بینێ چیرزانیبی و فەلەکە دین کاکەی و ئازاد بەرواری ئەگەر 4-5 کەس زانی بیان بە هەر هەمووی ئەوە هەتا وتیان مەسعود هات بە دەرێ زۆر دڵی خۆش بوو قادر جەباری گوت سەیرێک کاک مەسعود هەر پێ دەکەنی یەک گوت قابلە قائیدە وایە قائیدە قابلە بگریە دەبی برێ خەڵک بەرزکاتەوە ئێکورە کاکە کەس نازانی مەسعود لەولا تەنسیقی سیوێکی ئاوی کردێ 2 ڕۆژ کرد ئەو خیانەتە نەتەوەیە دروست دەبیتن بڕوا بکە کەس نەیزانی بوو نە جەوهەرنامەق سەرۆکی پەرلەمان نە عەلی عەبدوڵڵای سکرتێر نە دکتۆر ڕۆژ نووری شاوێسی ئەوی مرد فەرماندەی هێزی چەکداریان بۆ دەمی ئەو فەرماندەی گشتی هێزی چەکدارەکان بوو کەساکانی نەبوو کۆبنەوە کرا زۆر بەبەسەتی کاک مەسعود هەر پێ دەکەین نەیزانی چی چاندیە وەڵا شەمووی قەوما کە قەوما هەم بڕوا بکەن پارتیەکانیش وەکو ئێمە شۆک دایگرت بوو بیرمە وتیان پاراستن بە بەرنامە هەڵمەتێکی ڕەهابی کردبوو کە دەنجی ناڕەزایەتی زۆر بەرز نەبتووە بەڵام هەر کرا هەندەشت یەکێک لەوانە جەوهەرنامەق سەرۆکی پەرلەمان ئیدانەی کرد زۆر بەتوندیش بەیاننامەکی بڵاو کردەوە بەڵام پارتی هەر ئەو ڕۆژی هەموو بەیاننامەکانی پێ کۆ کردەوە و سوستاندی کو کتابەکەی عەبدولخاڵق مەعروف ئیسلامیەکان چون هەمیان خڕ کردەوە و سوستانیان پارتیش هەمان شتی کرد بەس ڕەنگی هەبی ئەو نوسخەی چکە ئەمن دێتە بیرم یعنی پەرت و ئەوە دەبوو ینی هەبوو لە بەردەستی هەندێک کەس بە هیوام یەکێک بڵاوی کاتەوە بە هیوام ئەو بەیان ئەمە شتەی مێژوویە و مووقیفەکانی هەر شتە و مووقیف بەرجەوەرنامەق ئەوە جەلادی هەکارە ساتی هەکاری بوو لەوەی کە بەدەستی خۆشی ئەوانە ئەو 3-4 سەرکردە سەرکردەیەکێتی بە ئەرپیجی کوشتیان و جەوهەرنامەق خاڵی نێگەتیڤی زۆر بوو کە سەلیمە سۆر بوو ماوەیەک مەشهور بێشێک لە مەجریمەکانی پاراستن بووە دەڵێن و هەتا لە تۆپبارانی گەڕەکانی بنەسڵاوە لە شەڕی ناوەخۆ دەکرا ئەو جەوهەرنامەقە باز لەوە دەکرا یەکێتیان دەدەستخەتی بڵاوکردوتی وەڵا تۆپبارانی کە بنەسڵاوە کرێگوتی ئەو تۆپە حەیاتانە بنێرن بەردەوام بن وای بڵاو کردەوە و دوکۆمنتەکانیشە کوردستانیە بڵاو کراوە بەڵام جەوهەرنامەق ئەو هەڵوێستە مێژوویەیە بوو و تەحەدای پارتی کرد و لەو ڕۆژەوە کێشە لەگە پارتی دروست بوو گەشەی کرد بۆ زانیاریتان کێشەکانی گەشەی کرد و لەگە پارتی بڕە تەشەنەی کرد تا گەشتە ئەوەی ئەو دەنگۆی ئەوانە بوو ژەهریاندایە و لە ناویان برد وەکو فەلەکە دین وەکو فەرجین جوارڕەوی و وەکو جەرجی فەتحوڵڵا هەموو مەکتەب سیاسی بوون جگە لە دەیان سەرکردێک کۆبنەوەی پێنجشەمەی کە داهات کرابوو ئیتر جەوهەرنامەق و عەلی عەبدوڵڵاش زۆر تووڕە بوو شەڕیان کردوەتە عەلی عەبدوڵڵا هەڵسا بۆ چوو بۆ دەرەوە سکرتێر بووم ناگەم لە هیچ نەبی بەس ئەوان کە یەک کەس قسەی نەکرد بوو یەک کەس ئەوە لەو تاریخە من ئەوە دەڵێم بەرپرسیشم لێی بڕۆم پرسن ئەگەر ڕۆژ نووری شاوێز قسەچی کردبی ئەگەر یەک بەرپرسیت کە ڕۆژ فەرماندەی هەموو هێزی چەکداری پارتی بەو دەمی هەموو هێزی چەکداری بوو هەر ئەگەر لێ سپۆرتی کاک ڕۆژ ئێستا لە ناو ڕەنگی لەگەر حۆریەکان بوێنە بە هەر حاڵ ئیترۆ ئەو ناڕەزایەتی تاکە کەسێک ئەو دوور کردیان تاقیەوە بەڵام پارتی هەر بەردەوام بووڕان نوتیەک جگە لە ئەوەی دەبی بڵێم ینی حتا لە ڕووی تجاریش ناوتی بەغدا و سەدام لە ڕێی ئیبراهیم خەلیلەوە بە تایبەتی تەنسیقی عودەی و نێچیر دوو کەس بوون زۆرترین علاقاتی بازرگانیان هەبوو نێچیر لەو دەمی بیسنس بوو بڕوا بکەن ئەو دەمی سیاسەتی نێوتی پەیڕەو دەکرد هەر مەشهور بوون هەتا ینی هەموو لەم عێراق ئابلۆقەی ئابووری نێودەوڵەتی لەسەر بوو کەسیوان ئابلۆقەکان لەو دەشکاند بازرگانیان لەگەڵ سەدام دەکرد لەگەر بنەماڵی سەدام دەکرد بە تایبەتی لەگەڵ عودەی پەیوەندیان زۆر خۆر چەندین جار عودەی و قسەی ئەوانە هاتینە و سەی نۆ ڕۆژنامەی ڕافدێن ئەڵێ قسەی مەسعود بارزانی پێکەوە لە پەرلەمانی کوردستان دانیشتنیان کردی و هاوڕێیان لێرە شتەشکە بڵێم دەگەڕێشمەوە سەر ئەو ڕووداوانە
کە پارتی هجومی کرد هجومەکە زۆر گەورە بوو لەگە بەعس یعنی 400 دەبابە بوو با چەندین هەزار چەکداری تۆپی نەمساوی ئەوانە بوو یعنی یەکێتە چەند سەعاتێک مقاومەی کرد بە تایبەتی لە خەتی مووسڵ زیاتر مقاومەی کرد ئەوانکە انهیاری کرد ئێتر دوای نیوەڕۆ بڕوا بکەن کەس نەما تەقریبەن دوای نیوەڕۆ زۆربەی چۆل کرا بەسە تا نیوەڕۆ هەتا قوتوق لەولا و ئەولا هەبووێ بەخۆمان ناو هەولێرە بوو گوێمان لە تەقە بوو یان خەڵکمان دەدی دەسوڕاینەوە ئەوە بوو وتر پەرلەمان داگیر کرا یەکێتی ناوی لە ناو گەراجی دەبابەکان بەڕاستی وا بوو 8 دەبابەی لێ بوو یعنی خەڵک دەیدیت کە پاسی ئای ئەسکەری و ئای سەدام و کوردستان باوا بڵێین چەند ئەو پاسانەی بەو مەنتیقەی خەتی هەموو وەمان دیت دەبابە شتمان نەدیت تێکچوونی ئەو بوو یەکێتی ناوی لە ناو گەراجی دەبابەکان هاوڕێیان گەراجی دەبابەکان مەشهور بوو پارتی دەڵێ ئەم تەنگم پێ هەڵچێندرا لە بە هەندێکەوەم کردو هیچ علاجم نییە ئەو دەنیوای بانگەشە دەکرد هێزێک 50 مەسعود بیرمە گوتی هێزێک 50 ساڵ خەباتی کرد بیت ناکرێت لە ناو ببردرێ و بۆیە ئەمە دەست لە بۆ هەموو کەسێک دەبین کە خۆمانی پاس بکەنەوەی شێک لە گوتارەکانی بوو ئیتر بەڵام ئەم نمونەیەک بڵێم لێرە کاک دڵشاد خدر ئەندامی سەرکردایەتی حیزبی شیوعی کوردستان بوو کوردستان ئابوو نمایە ئەو بەنووسینی شەیتی ئەم بەخۆشمێک گوزارکەم گوتی لاوەگەژسی ڕۆژنامەی تشرینی حیزبی باسی سووری کە سیوێکی ئاوڕوودا باسی کردێوەتی 1 ساڵ پێشترێ مەسعود ئەو پارتی ئەو جوابیان بۆ ئێمە نادێ ئەگە زۆر تەنگاو بین ئێمە لەگەر بەعس تەنسیق دەکەین بەعس دێنینەوە کوردستان ینی ئەوە ڕۆژنامەی تشرین 1 ساڵ لەمەوبەر واتە مەوزوعەکە خەتە بووە ئەو ڕۆژ نەبووە هەر لە خەت بوونە بۆیە ئەو قسانەی کە پارتی دەرێ هیچ چارەسەر نما تەنسیقێکە کۆم بوو وەکو گوتم لەگە بەعس بۆ پارتی دەستی لۆ هەموو شتەوە چکو کە پارتی هەولێر بۆ شەڕ دەگوت ئەلە دەبێ هەولێر چۆل بکرێ هاوڕێیان بۆ زانیاریتان هەر وەفدەک دەچوون دەگوێت یەکەم هەتا هەولێر چۆل نەکرێ ئەمە دانانیش تاالەبانی وچێتی زۆر استرزازیم هەر دەیانگۆ دەبی بە دووربینی تەمەشای هەولێرێ بکەی هاتە شەوی ئەخیریش وەکو گوتم تاالەبانی هاتە سەر خەت هاتە سەر تەلەڤیزیۆنی هەندە قسەی حەلەق و بەلاقی کرد و شەوەش پێ دیار بوو نازانم نوکتەی کەرەچی هێناوە وەڵای نهاتەوە بینم بەس معلوم هەرگوتی مەسعود بارزانی هەر دەبی بە دووربینی و سەیری هەولێرێ بکانی ئوسلوبەکانی استرزازی بوون ئەز ئەو شتانە زۆر ڕووی دەدا ئاوڕێیان زۆر نوکتە بوو نوکتەش ترام پێ بڵێن بڕوا بکەن ئەوە ڕاز بوو وەفد زۆر دەسوارکن هەردوو لایەن جارێک لە جارەکان ئەو مەسعودە بە وەفدەکانی گوت بڕوام پێ بکەن چکۆ حزبەکان ئەمە دەمان ناسین هەموو حزبەکان دوای ئەو فلکەی چاپ شازی خەبەری تێدا بوو نوێترین خەبەری تێدا بوو لە فەیسبووکی گەورەتر بوو فلکەی چاپ شوێنێک بوو نزیک ئەسواق سیروان و شێخەڵڵا لەو ئەوەکەی کن شەربەت فرۆشەکە لێ خڕدا بوون و هەموو خەڵکی سیاسی داهاتەوێنتر هەر یەکە خەبەری حزبەکەی خۆیان چی جێرێ وایە دەوا و دە و بڵاو دەبەوە وتیان مەسعود بارزانی بە وەفدەچی یەک لە حزبەکان بەڵ نازانم وت کاکە باواز لەو شەڕە بێت هەموو دەچون پێک بن و ئاش بن و لەما بەینی ئەو حزبانە بوون کاکە بڕۆن ئەمن و جەلال دەچینە گۆڕەپانەشی مسارە ئەی دەکەین زۆران بازی چێ بردیەوە با لە بۆی بی بڕوام پێ بکەن ئەوە ئاستی بیکردنەوە بوو هەزارێک شەر بۆ بیرهێنانەوە جەلال تاالەبانی تووڕە بوو لە هەندێک ژنانی شوعی بچوونەکنی دۆشاوی تێکە کرد هەستا لە کۆبوونەوە دۆشاوی تێکە کردەوە هەلۆ بیرەوەری بۆ دەنگدانەوەشی زۆری کرد قسەکی ژنەکانە سزازیان کرد بەس ئەویش تووڕە بوو هیچ ئاگای لە خۆنم هەموو قسەکی کرد هەستاش لە کۆبوونەوەکەی بە تووڕە ئێستا ئەو مەلا بەختیارەشی لەگەر بوو کڵاوە پەرلەمانتار بوو کەچی لە بەرەکانی جەنگ بوو ئەوە بە بیرهێنانەوەی هاوڕێیان کەسیوێکی ئابڕوودا هاوڕێیان پارتی هاتەوە ناو هەولێر بەڕاستی قەتل و یعنی سەعاتی یەکەم کۆمەڵکوژی زۆر کردیان دیر نەبوو هەمیان کوشتیان خەڵکێکی گەلێک زۆریان کوشت یەکێتی بەس دوای ئەوەی پارتی هێور بووە تاڵانی زیاتر بوو تاڵانیشی گەلەگەلەگەلەگەلێک زۆر بوو لە سنوور بەدەر بڕوا ناکەم هیچ سەردەمەک ئەوەندە نەکەر ماڵەیەکی دەکەن هەموو ئەو ماڵانەی کە دەکەتە بەرێ ئەو هێزەی پارتی وەکو دێوەزمە بوو بە ناو کەتبوو بەڕادەیەک مەسعود بارزانی بەخۆی ڕۆژی سێم بوو وەزیر بارزانی کردە مەسئولی
مەسئولی ئەمنی هەموو هەولێرە بووە جێ بارزانانی ئەو ئێستا بوویتە خاوەن پێداویستی تایبەت کە لە نزیک دیبەگە تیارەی ئەمریکی لێیاندا بوو لەبەرەوەی تەجاوزی کرد بۆ هەموو عەقڵی خۆی بڕاوکەن ئەوی دەڵێن بە غەڵەت و غەڵەت نەبووە ئەمریشەکان پێیان گوت بوو مەڕۆ زیاتر ئەوی هەر ڕۆیشتی بووە لاوچی ئەوەی لێیاندا بەخۆیان باشزانن وەزی باشزانن تەجاوزی کردبوو لە ئەوامری ئەمریکی ئەگەنە ئەمریشەکان قەت غەڵەت ناکەن ها لە لێدان بۆ زانیاری تیارەی ئەمریکی لە پنتاگۆنەوە پێیان دەگوترێ لە خەت دەبن نەگەریان کە لێ دەدەن لێیاندا ئیتر ئەوە بووە مەسئولی ئەمنی لە 2003 لەوە جێی درا بۆ زانیارێت بە هەر حاڵ 96 مەسعود کردیە کولفی کول وەلا ئەوەی بوو بەناو کۆت ئیتر سەکرەیاندانا و تاڵانیان ڕادەگرت سیارەی هەموو حیزبەکان ماڵ فەزاعەتەکە لەوە نەبوو ینی هاوڕێیان هەر ماڵێک بکەتنە حەزیانێ بە هیچ حکوومەت نەمابوو هیچ حکوومەت نەمابوو پارتیەکان بە تێنوێتی زۆرە بەناو خەڵک کەتبوون بەس وەکو گوتم بە ویژدان بڵێن هەنەش ماڵی ئەوە وەزی کە کۆنتترۆلی یانە ڕێی نەدەدا بەڵام خەڵکەشی زۆر یەکێتیان کوشت لە ڕۆژی یەکەم دایەوە لێ بردنەشی کشتیان دەکرد زۆر لەو کادیر و ئەندام مەڵبەندەکانی یەکێتی کارژێر مەڵبەندەکان تەسلیم بوونەوە لە تەلەڤیزۆنش پیشانیدان فشەر مەکەن هەندێکیان باشمان لە بیرە مەجموعەیەکیان هاتنە تەلەڤیزۆنیش پارتی داوەتی ئەوەی کردن تاانەوەچێتی سەیرانبەند بوو سەیرانبەند لەوێندەر هیچ خەڵکێچێتی خەڵکە خۆڕاگر بوو بەڵام خەڵکەتیشانی یاری کرد و تەسلیمی پارتی بەوە لە کارژێر مەڵبەند و مەسئولیان زۆر تێدا بوو چەندین ئەوانە هەندێکتکە بڵێم هاڕیان لەسەر ئەوی خەڵکەکی زۆری چەکداری یەکێتی بەجیمان لە ناو شارەکان من بۆ خۆم سێ ناوم لایە بەس قسە لە 100 کادیری سەربازی یەکێتی دەکرێت کە لەسەرش کە بەشێکیان من ئاگام لێ بوون 30 چلەک زیاتر بوون چوونە ماڵی شێمەی هاڕوونی لە مەلا ئۆمەری و شێمەی هاڕون شتێکن مەسعود بارزانی من ئەوەم لە نزیکەوە ئاگا لێ بوو لەسەر شەڕەفی خۆی بە شەڕەفم بە گۆڕی بارزانی لێبردنیان لۆ دەکەن ئەو ناکەن چکو یەک هەندێکیان خزماری شێمەی هاڕوونی بۆکوی سوورعیرکەوان شێمەی هاڕوونیش تەسلیمی کرد ئەوە شێمە وای باس کردی خۆ ئەگەر نامە نازانین مەسعود چی گۆتیە تومە کاک مەسعود سوێندی بە گۆڕی بارزانی خواردیە بەس هەندێک ئیجراعاتی بەسیط دەکرێت و بەریاندا لەو ڕۆژەوە شوم بزرن تا سێ ناو بەس لای من هەیە من دڵنیام زۆر زیاترە ئەو گوتمێکێتی خۆی دەڵێ 7500 کەسم لیل بووە بەڵام زۆربەی ئەوگەنیەوە نەبوو هەر 150 کەسێکیان شوێن بزر کرایە لە پارتی ژیارە هەیە بێ ئەو بوو چەندین کادیری سەربازی دیارۆکە عاشمری هاز و ئەو تاریقەکە بوو لە تۆپخانە بوو قورشید بوو نازانم یعنی زۆر بوون ئیتر شازی کەوادی لە سەربازەکانی یەکێتی لە هەولێرە زۆربەی هەر زۆریان بەجیمان و لە ناوبرترە ئەوەش گوزەژی گەورە بوو ئەم لۆ یەکێتی هەم لە هەولێری هەرچەندە لە شەڕی ناوخواوڕیاندەی بڵێ 2 ساڵی ڕەبەق پارتی و یەکێتی بە تایبەتی سوپای دوو هێزەکانی هەولێری یەکێتی تەفرچنا یەکتریان کرد بە هەزاران کوڕە هەولێری کوژادن یەکێتی هەولێری پارتیەکانی دەربەدەر دەکرد ماڵی تاڵان دەکردن ئەزیەتی زۆری دەدان یعنی یەکێتیش زۆر فاشیانە تەسەڕفی لەگە پارتیەکان دەکرد پارتیش لە منتقەی خۆی یعنی ئەوەی داعش نەیکرد ئەوان کردیان نەدیل هەبووە من نامەوێت ئێستا لێرە بچمە سەر شەڕی ناوخۆ بەس ئەوەی داعش نەیکرد بڕوان پێ بکە ئەوان کردیان وەڵڵا ژن لە دوای سویەکی ئابوو ئەوانە گەردەلوولی تۆڵا یعنی کرای و بردرای و کرایەوە بڕوان پێ بکەن دەزرێژی سکسید میت یعنی ئەوەی شەڕی ناوخۆیە من قسەی من نییە هەندە زۆر لەسەرەوەکەم زیاتر مەفهومەکەوە بڕوان پێ بکەن یعنی مەید نەدەدراوە دیل نەبوو ئەگەر خۆ وجدانی مەسئولەکی قسەک ئەوە بی ئەگەنە هەمیان دەکوشت هەر لەوێن دەرێ یعنی من ئەو چیرۆکەم قەت لە بیر ناچێت چوومە ڕێزا خۆ لە دوای 97 چەکدارێکی پارتی لە کۆستەر لەگەر ماسوار بوو جارێک چۆن چەکدارش لە ڕێ یەک باز شەڕێک ئەم گوتم لۆ دەکەن یعنی تەحریزی خەڵکمان دە بە هەموو یەک شەڕ خراپە وایە و تاڕێ من تا شەڕی ناوخۆشم نێت نەمزانی شەڕ چەند خەتەرە شەڕ زۆر خەتەرە قەت دائمماکەن ئەمە مازانی شەڕ لایەک لە ناودا چی ئەو شتانە هەمووی لەوەتی کورتەیە شەڕ دەکرێ و کەسی شتە ناو نەچوە بۆیە قەت پشتگیری شەڕ مەکەن شەڕ کارەساتە لە هەموو ڕوویەکەوە ئەو چەکدارەی پارتی نییە هاتە بنژێم کورەوتی
بڕواک قەت دەبیر ئاواتە بنجم وتی لەناو شەڕ باب و کوڕ یەکتریان کوشتیە یعنی بوویتە شەڕ دوای ئەو چوونە سەرتەرم بابەک چوتە سەرمەیتی کوڕەکەی لە یەکێتی یعنی ئەوها بوو ئەوها کارە سعد بوو بەرحاڵ بارزانی ئەوانەی هەموو لەسەر شەڕەفی و گۆڕی بارزانی ئەوە هەموو شوم بزرن و هەمووش دەڵێن کوشتایە کەس مایتی نەدرایتەوە مایتیشان نەدرا ئەوە زوری ناو خۆیان لانی کرد ئەوە یەکێک لەو شتانە بوو کە پارتی یعنی بە بەرنامە بۆ 2 هەفتە پێشتر و مەسعود کەس ئاگای لێ نەبووە کە ئەو تەنسیقەی لەگە حزبی بەعس ڕژێمی بەعس کرد ئەو دەمی ڕژێم بوو کە ئێستاش ئەوە نەبوو خەڵک لە ڕقی پارتی و چێتی مەتع سەنای سەدام کە زۆر غەڵەت دەکەن هاوڕێیان ئێمە جیلی سەدام یعنی ژێر دەسەڵای سەدام زۆر فاشی بڕوا بکەن ئەگەر بەس لە شەڕی ناوخۆ پارتی وێچێتی وابن کاکچی من ئەنفال و چیمیایی کرد ناکرش سەدام شیرین بکرێ ڕاستە لە ڕۆی ئیداری و قانونی ئەوەتر بوو وان کرد ئێستا کەس ناوێری باسی ئەوە بکاتن بڕوا بکەن دژی سەدامی قسە بکەی 1000 کەس لێت قید دەبتەوە هەر لە ڕقی پارتی وێچێتی کە ویستو بەچی خراپە هەندێک کەسایەتی گەورە لە ناو گەورە نایانی دیار وەکو کەریم مێردی دڵپاک هەر ئەو دەمی بازەوە دەکرا زمانیان بڕێت کوێک لەوانە بوو گوتەی دەدا بۆ زانیارێت تا ئاخر لەحزە بەیانیەکەی ئەوە تەلەڤیزیۆنێکی هەبوو لە سەقەڵاتێ کەریم عوسمان ئیتر و تاریکە تەحریزی دەدا ئیتر کە گرتیان هە پێشترێش ئەو یەک لەوانە بوو چەند کەسەکە بوونە بێژەری پارتی وێچێتی ئیتر گوتاری خەڵکیاندا لێرە نوکتەیەکی چێتێکم بیر دێتەوە بێژەرێکیانە بوو لقائی لەگە مام عەزەی کرد مام عەزە هەرچی هەبوو مام عەزە بازەوە کرد کە گوتی لە شێستەکان ئەم جاش بوون گوتی ئاشا چین بوو کابرا گوتی نا ئەس جاش بوو جاش دەژبێت پینە بکە کابرا بە خۆی وەدەرێ ئەمەچی کاتێک ڕاگەاندنەی پارتی هەبوو زۆر خۆش بوو ئاوڕێیان لقائی لەگە قوبات تاالبانی گوتی کاکە ئەمە فیتەر بوون گوتی ڕاست نیە وتی کاکە بەخۆمە دەرێم فیتەر بوون فیتەریشی ئەزان بەرحاڵ کەریم عوسمان زۆر کەسکیان هەر ئەو دەمی پاراستنە دوو کۆمەڵێک خەڵک بوو من نامەوێت هەموو وردەکاریەکان بکەم بە زۆرکو بیرەوەریە دەجێڕنەوە لەبەر ئەوەی ئەمە لە ناو ڕووداوەکانی قسەکانی ئێمەش بەشێکی وەکو چاودێر کە ئەمن بە ئەمانەتەوە دەڵێن بە ئەمانەتەوە دوور لە قین دوور لە ئەوەتی وەکو گوتم هات ئیتر بەناو هەولێرێکە هاوڕێیان یەک لەو شتانێت کە من دەمەوێت بڵێم بەر لە کۆتایی بەڕاستی زۆر کارە ساد بوو پەیکەرەکان لە ناو هەولێرە تەفرت و ناکران لە ناو بردران بە تایبەتی پەیکەری شەهیدی نەمر عەبدولخالق معروف کە لە ناو هۆڵی میدیادانرا بوو لایەکی هۆڵی میدیا هۆڵێکی زۆر گەرم و گوڕوەخت خۆی هەولێر شاری ڕۆشنبیری ئەوە بوو لە شەڕی ناوخۆسی یەکی ئابکەت تا ئێستاش خۆی پێ نەگیرێتەوە بەس هۆڵی میدیا ڕسمێکی گەورە بوو لایەکی عەبدولخالق شهید عەبدولخالق معروف ولاية شهید زەماشینەی حزبی زەحمەت کێشان بوو کە برای ئەو خاڵی شینەی کە ماوەیەک لەمەوبەر کۆچی دوایی کرد بەداخەوە یعنی زۆر ئەوانە سیمبولن لەولا شهید موسا عنتەر پەیکەرێکی گەورەی بەردیان لە بەرامبەر بارەگای محەلی حزبی شوعی لە سەد دووڕیانەکەی دۆ کرد بوو کە لەو لای میدیا بوو لەو لای ئەوە بوو تا تەخت کرد یعنی بە بەردەکی گەورە هەواڵانی پەکەکە و میزۆپۆتامیا دروستیان کرد شهید موسا عنتەر ئەخە چ ڕەبتی بە هەیە بێچێتیشی هەیە وتر چوارڕێیانی جەمەی ڕەنجبەر گۆڕەپانی سەردا سەعید سۆفیاشتان ئەوانە قسەی ئەوە دەبی بەڵام کاچی من ینی مەسەڵەن عەبدولخالق معروفم بخۆم زۆر پێکێک بەڕاستی ئەو ڕۆژێکە ئەو خەبەرەیاندامە کە تێک درایە لەبەر ئەوەی عەبدولخالق معروف سیمبولی هەولێریەکانە هاوڕێیان دەمێت لەسەرش بڵێم ینی پارتی هات کۆمەڵێک سیمبولی دروست کردیە بەرە زۆرم لێ گۆڕەپانی فرانسۆ حەریری و جسری ئەکرەم مەنتک و باخچەی سامی عەبدوڕەحمان و هۆڵی مامۆستا سەعدەوانە خێر باشە یەکێک دەبتە سیمبول دەبی ینی جوانێکی گەورەی لەو شارەی بەجی هێشت لە ڕووداوەکی مێژووی باش لە فرانسۆ حەریری بەشدار بوو لە هەموو قەتڵ و عامەکانی کە لە بەرامبەر خەڵکی هەولێرە دەکرا گەورەترین سەرکوتی لەسەر خەڵکی هەولێرە کرد ئەوە هەر لەسەر هەندێک ئەو نوکتەی فرانسۆشتان بیرمەوە فرانسۆ زۆر داهاتە تەلەڤیزیۆنی منافسی سەعدی پیرە مزعیزەی بوون
وەڵامی یەکتریان دەداوە. سامی فرانسۆ ئەوە سعدی پیرە ئەو سێ ئەگەر خۆشکەری شەڕ بوون هەموو شەوان دەهاتن ئەگەر هەمووش نەبووە دو سێ شەوجارێک داهاتن قسەیان دەکرد. فرانسۆ دەگوت ئەمە یەکەم جارە حکوومەتی عێراقمان کردە جاشی خۆمان. ئەو فەلسەفەی هەبوو دەگوت پارەمان دایت و حکوومەتی عێراق بە کرێمان گرتی ویان ئیدعا دەکرد. دەیانگو یەکەم جارە کورد توانیتی حکوومەتی عێراق بکاتە جاش بۆ زانیاریتان ئەوە فەلسەفەی بوو. بەرحاڵ بێمەوە سەر ئەو سیمبول یعنی ئەگە پەیکەریش نەبێت من لێرەڕا مەسەڵەن ماندێلا نەهرۆیەوە نیە گیڤارایە لە دنیا سیمبولە لە دڵ دەرووندا خۆش دەوێت لەگە بەعسکردنی لەبەرەوەی جوانوکی گەورەیان لە مێژوو تۆمار کردیان ئەوە تا هاوڕێیان ئەوە بەنمونە لە کوردستان ئاسۆی دەلاکە لە دهۆک مەسەڵ ڕەئوف کاملە نەزیرە ویدادا گەرشەی کاوەیە سەردەشتا یعنی لە پارتیە کۆنەکان بەرمونە حەمید کاوانی بازیان دەکرد کە ئەوە ینی پارتیە کاکە سیمبولە سیمبولی شارە چێ سیمبولی لەو سەردەمی ئەو حرەکەیە هەبووە ئەوانە لە دڵ و دەروون دەچەسبێ پەیکەری لادەی لا نادەی فشەیە نەخۆشەویستم هەم زینافع لە هەولێرێ بەرمونە ئەو کەسە بوو تاقتەنە لەگە نازیەکان تەنسیق کردبوو بە هەوڵی لە چیلەکان کە دەوڵەتێک لەو کورد دروست بکاتن. بەس پەیکەرەکانی لادان بە تایبەتی عەبدولخاڵق و موسا عەنتەری زۆر ینی لە بیرمان ناچی بەڕاستی کۆمەڵێک سیمبولی دروستکراو کە کەس ناتوانانی ینی لە دوای ڕوخانی پارتی وەکو هەموو سیمبولەکانی بەس هەموو دەڕوا. هاوڕێیان قسەی کۆتاییش ئەگە هیچم لە بیر نەچوویت ئەوە بڵێن هەندێک نوکتە قسەی خۆش ئەرهاب گەلێک زۆر بوو گەلێک زۆر بوو بە تایبەتی دوای ئەو یەکێتی بە گەردەلوولی تۆڵە هاتەوە بووە کارەساتێکی زۆر گەورە ڕۆژانە خەڵک دەگیرا و وەکو گوتم یەکێتی دەڵێ 7500 ئەوە سەرژمێری خۆیانە 7500 کەسیان لە دوای سویەکی ئابۆ گیرایەت و ڕێزیکە شارەکە ئەزر دەسزنی ئاکرێ و سەری ڕەش و ئەو چیرۆکانە دیارە یەکێتیش کردی بای خۆی بەس ئەمە لە هەولێرێ ئەزانین یەکێتی لە هەولێرێ هەتا پارتی نەهات بۆ زۆر ئەزێتی هەوادارانی پارتی تاڵاکردن و دزی و عەسابە بوون و ئیهانەکردنیان و پارتی شەماشێوە لە دەڤەری لە پشت کەس نەزانەوە دەبێ بڵێن لە پشت کەس نەزانەوە ئەجە زۆر خەڵکی یەکتریان ئەزیەت دەدا. یەکێک لەو نوکتە خۆشانیان دەشتی خۆش ڕوویدا بوو داوی دێتەوە بیرم چکە ئەوەش نوکتەش بەشەکە لە بیرەوەری بەشەکە لە ئەوە جێڕانەوەی مێژووی مامۆستایەکی ئافرەت لە نزیکەوە دەیناسم ئەترسا دەرسی کوردی هەیە مام زۆراب ئەوها خەڵک لە وشەی مام دەترسە لە بەجەلال تاڵەبانی بڕوا بکە لە ناو دەرسەکەی شەرع کردبووت کاک زۆراب بڕوان پێ بکەن. یەک لەو شتانەی خۆشی تر ئاوڕێیان هەفتەی یەکەمی دووەم و هەتا پارتی توندی نەکرد بەڕاستی تا گەردەلوولی تۆڵە مانجیدا تقریبەن خەڵک زۆر نقاشی دەکرد تا ئەنچ کۆچڕە و ئەمن لە کۆچڕە و بەجمام سویەکی ئاب خەڵک فێرە ئازادیەک بوو یعنی نەیدەتوانی و پارتیش بدایەت زۆر تون نەبوو دوای هەر هەفتە یەکەم تون بوو کە وەکو گوتم بارەگایەکی زۆری هەموو حزبەکانیان تاڵان دەکرد. یەک خاڵی گرنگ کە هاوڕێیان دەبی لێرە باس بکەم لەوەی لێبردن دەکەم قسەک بە پچڕ بوو باش ببیرماتەوە اتفاقی بەعس لەگەر پارتی ئەوە بوو ئۆپۆزیسیۆنی عێراقیان لۆ لە ناو بە ئۆپۆزیسیۆنی عێراقیان لۆ لە ناو بە فعلان پارتی و خیانەتە گەورەی کرد ANC هەبوو لە کوردستان ئۆپۆزیسیۆنی عێراقی بوو هەمووانی تەسلیم کرد پارتی بە سەدانن تورکمان و ANC بەعس ئەوانەی هەموو گرت و کوشتنی گولە بارانی کردن تورکمانەکانی ساڵانە بەرەی تورکمانی یادیان دەکاتەوە یعنی خیانەتەکی گەورە بوو لەگە بەرەی تورکمانیش ئەگە لەگەر هەندێک لە بەعسێک ئەوە کامی بە سەدانیان لە پڕێ کەتنە سەریان گرتیان و ئەمن لە کادیری دیاری پاراستنوتی لە گوێڕ و بە هەلیکۆپتەری لە هەندێکیان لە گوێڕ و کانێک قژاڵە و ئەوانە فرەدایتە خوارەوە بۆ زانیاریتەن ئەو خاڵی زۆر گرنگ بدەوە باس بکەم
هاوکات ئەمریکیەکان لە پشت خەستەخانەی سەید کەریمی مەسیف بارەگایان هەبوو 9 کەسیان هەوازان CIA بوون کو ئێستا ئەفغانستان تێیدە تەقێن و هەردێنی شۆش دەبن بڕاب کە ئاوا هەڵاتن لە پڕێک بوو بەرەو زاخۆ دەڕۆشتن هەرچی متەرجم بوو هەرچی لەگە ئەمریکیەکان و ڕێکخراوە بیانیەکان بوو هەمووی بەرەو زاخۆی دنیا خراببوو لێوێن دەرچوونە بنکەی ئەنجەلیک بوو لە بنکەی ئەنجەلیک بەرەو جەزیرەی گوام ڕۆیشت بەرەو جەزیرەی گوام ڕۆژ پەرتون کو ئێستا دەرن 20,000 ئەفغانی ئەو کاتیش چەندین هەزار 5,000 کورد کەتنا خێر و بەرەکەت بلویان چوونە ئەمریکایە و هەموو ئێستا استقراریان کرد ئەمە زۆریانم دەدیتەوە لە سووریای دەهاتنەوە بەلای مەدا پێپەڕین 99کە لێن دەربووم ئیتر ئەمریکیەکان هەر ئەرکو ئێستا بە پڕەپڕ پێراگەشت نەزارە گەورەترین شتی قێزەوەنیش ئەمریکیەکان هیچ قسەیان نەکە لە سویچ بۆ زانین ئەو گوتارەی من یەکشت بڵێم ئەو گوتارەی دەڵێن کە کلنتۆن بازە سویچ ئابی کرۆتی پاسان بڕوا بکەن هیچ بەڵگە نییە هەر دروستکراویەکێکی با یەکێک ئەو بەڵگەیە بینی گوتار دەخۆ کەسێکی کلنتۆن کە گوتارەشی وابدە دەکەیتە ناو هەموو میدیای بەس ئەمریکا ئیدانەی کرد و ئەوەی کرد و ئاگاداریش بوو وعدیشان بێچەتیدا بوو کە ئەگەر ئەوە بی بیان پارێزن بەسپای ئەو نیان پارێزن فشەکە دەرچوون ئەوزارە کە سەدام سێم ڕۆژ هەر لە کوێت گوتیان دەبی لە هەولێرە بکشێتەوە کشاوە بەڕاستی سەدام هەفتەی هەردوو سێ ڕۆ بەس دەوائری ئەمنی مابوو هەندە دەوائری ئەمن ئۆپۆزیسیۆنی عێراقی تورکمانەکانی هەموو برد و ئام کرد لەگەر ئەوەی بەش کلنتۆن هەندە ساروغی بۆنا هەندێک ئایان گوت لە عەرعەریدایە پڕوا بکە هەر بەس شەکلی بەڵێ ئاها ئەمریکاش دەچی کرد هەندێک شتیان گوت لە بەغدایە لە فندقەچیدایە شتی ئەوەی تێدا بەس گرنگ لە شوێنی حەساسیان نەدا و ئەمریکاش پێی خۆش بوو و ئەو گورزە بەیەکێتی کرد لەبەرەوەی ئێرانی هینا بوو ئێرانی هیناویچێتی تەنسیقەشی باشە بوو ئەجا پێشترە شاوڕێیان بۆ زانیارێتی ئەوەش نوکتەیەکە هیچی کابراجینا ناویان ناومان لێنا خەڵک ناوێنە ئاغای مەتەڕی هیچ کە بوو وەڵا هات سەگ بابەی کردیە باو باران ناوێنە ئاغای مەتەڕی شار بە شار دەیگەڕاند هەموو خەڵکی کۆ دەکردەوە لەبۆی ئاغای مەتەڕی بە ئەوەش بەبیر بینەوە بەبیر ماتەوە هاوڕێیان دوایانشی یەک نوکتەی کۆتایی باز دەکەم لەسەرەوەی ئەو بەڕاستی ڕوویدایە هاوڕێیان یعنی نوکتە نییە یعنی شت زۆر ڕوو دەدا ئەمان هەندێشتم دیت ئێستا بنمونە وەڵی ڕۆژێک لەکن کۆشکەکەی شوانداودی بووین کۆشکەشیە بوو نزیک بارەگای کوردستانی نوێ و بەنزیخانە و دایرەی کارەبای نازانم ئێستا چێچکۆم 10 ساڵ 9 ساڵە نەچیمەوە هەفتە یەکەم کۆ بووینەوە نووسەرێکی لێ بووم نامێنایی بدەم بەدێ دەستی پێ دەکرد هاتەوێن دەر فەرەنسا و داوای کرد لە هەموو نووسەر و ئەدیبانی هەولێرێ بچینەوێن دەر تەوزعی سویەکی ئابیان لەو خەڵک دەکرد ئەمن ڕێیم وابەتم نەچین ئەوی دەستی قسە بکە بەس مەچوون بایکۆت بکەن باشترا ینی بچووتریش نەدەوێران شت بکەین هاوڕێیان کەس نەرێ هەڵوێست کورە براوە شوون بزریان دەکردی ئەنی لەوە نەبوو دەبابەی بینی و بەعز لە ناو شار بوو هەر شۆک دایگرتبوو ماچین تاو ناچین هەندێک چوون بارعاالم یەک لەوانە سڵاح شوانە بوو بە ئەوەش باز بکەم لەسەر ئەوەی سڵاح شوان هەسا بۆواندا قسەی کرد فەرەنسا زۆر بێ ئەدەبە گوت سڵاح لۆ بەعس بە پارەت نووسی لۆشێتی بە پارەت نووسی هیچ خەمت نەبی ئەمەش پارەت بڕوا بکە ئەوای پێگوت ئەزا ئەو کابرایە نووسەر بوو خۆی پێ نووسەر بە ئاورێن تم مەچون کاکە ئەی بە سویەکی ئابە و بایکۆت بکەن ناچی خۆ قابلە لە ماڵی دەما خەڵک دەگرن سیچلە کاپچوون بۆ زانیارێت کورە گوتی دەواز بێنە چادەسیمێنە ڕۆژکم 300-400 دینارمان دەدەنێ بڕوا بکە ئەوە موخی زۆربەی ڕۆژنامە نووس و نووسەرانی کوردە نەک ئێستا لە کۆنیش بەشی زۆریان هاوڕێیان دوای نوکتە وەکو گوتم ئەوە بوو ئەوە بەڕاستی ڕوویدا برادەرێک ڕۆژنامە نووسە لە کوردستانی نوێ هەر ئەو دەمی لە نوکتە لۆ ژێڕاینەوە کورکاکسم کۆ عەبدولکەریم باوا بڵێن وتی ئەم بۆ خۆم لەوێن دەربووم لەوێ بووە ئەوەی بە من گوت ئەگەنا ئەوە دەتوان لی تاکیدکەنەوە وتی لەناو پاس بوون دانیشت بوون ئیتر ئەو نقاشە زۆر گەرم دەبوو ئەگەر دەبابە نەهاتپایە
پارتی دەرەقەتی یەکێتی نەدەهات ئەجە بۆ زانیاری تا هاوڕێیان پارتەکان هەبوو سۆڵ و تەلاقی دەخوا دەگوت دەبابەمە نەهاتیە دەگەی یعنی ئەو گەلێک زۆر بوو ها بە تایبەتی جەماعەتی ئەیلولیەکان ئەم بەخۆم چادەوروبەری عەشایری خۆیان دەگوت دەبابە نەهاتیە 400 دەبابەش بوو یعنی ئەم شەوەکەی هەلهولە لە بەعس سامت لە بەرنجێمان دەخیندراوە و گوێی شێعرا و دەبابە و دەگوت دەبابە نەهاتیە ئەو نیقاشە ناو پاسێک لە پاسەکان هەیەوی 30 کەسێک تێدا درژە بوون زۆر گەرم و گوڕ بووە دوو پیا و بە تەمەن گفتوگۆیان کردی خەڵک گوتم یەکێتەکانش قسەیان دەکرد خەڵک هاوسۆز بوو لەگەر یەکێتیەوە دەمێژێتی ڕۆحیەتەکی داسیێشە ئەگە دەبابە نەهات بە پارتی پێی نەدەگیرا و گفتوگو پارتیەکەش گوت کاکە دەبابە چ ئایبی چی و شەرم ناکەن دەرین دەبابە و ناوەڵای یەکێتی تێکشکاوە گەنجێکی خینگەرم زۆر یەکێتی دیارە پێدەچی زۆر خینی گەرم دەبیتن تووڕ دەبی زۆر فول دەبیتن درێتە ساقەی کاکە دابەزین هەیە بەر لەوەی دابەزی لەسەر دوو قاڵدرمەی هەیە ئەوەکان خاڵی پارتی دەزانینەوە تو دەبابەت نەدیرت دەوەی لولەکە نەگەیشتە ناو هینیشنەکە تو هەرات ڕابکەن هاوران هەویستم لەسە سویەکی ئاب هەندێک لەو شتانەتان پێ بڵێم کارە ساتەشی زۆر گەورە بوو ئەمە دەڵێن بە هیوان ئەوە نەبی بەس وەڵی ئێستا جێشی ترشە مەشت بۆ زانیاریشتان یعنی قسە دێ و دەڕوا پارتی ئەمن بۆ خۆم ئەو هەڵمەتەر سویەکی ئاب کرا خۆم دەزانی ئەو پارتیە هیچ ترجارشکە خیانەت ناکات ئەزانی چ هەڵمەتەکی لەسەکرە دەولی ناوەخۆ یەکێتی بەوز دەخامەتەی خۆی هەڵمەتێکی زۆر گەورەی کرد لەسەری وە خەڵک ئستنکارێکی زۆری کرد لە یعنی نەدەورا ئیدانە بکە ئەڵەوانە بندەست بەڵام دەمۆم دەزانی کە قەت جارشکە پارتی دەست لۆ نابە بەڕوا بکەن حەزمانیش بێت بە چاوی خۆم دەچوی مەرزا خۆم ئیش تجارەتم دەکرد لە تۆش دەمانویست بێنە دەرێ دەبابەی تورکیم دەیان دیت ئەو دکتۆر ڕۆژ و زایمانیە لەگەڵیان بوون لەسەر ڕێی لە قەندیتی ئەو جارە جێشی تورکی ناسەریەکێتی پەک یعنی لە شەڕەکاندا یعنی ئەمە دەڵێن کواداریمە بەس بووتە نۆرمال یعنی هەر ئەوە نابینم ئەزە دووری دەمریەوە نابینە ئەو هەموو بەسیاد کاکە تو بیر کۆ جوولەکەیەک بچی نازیەکان باتن لە ناو ماڵەکەی خۆی هیتلەر و گۆبڵز و ئەوانە بحەوێنتەوە کارەساتە کارەسات کاتە چی خۆشاوڕێیان دنیایەک ڕێز بە هیوان کەس سویەکی ئاب نەبینتەوە